لە دوای ئەو ڕاگەیەنراوەی نووسینگەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەمانەوێت گفتوگۆیەکی زیاتر بکەین لەبارەی دیارنەمانی داهات و چاوەشەکردنی خەڵک لە سلێمانی. بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سۆدیەکانمان لە سلێمانی لەگەڵم دەبێت. کاک دانا ئەم کاتت باش، زۆر سپاس کە بەشداریت لەگەڵم. دەکرێت پێم بڵێیت کە لەگەڵەوەی هەمووان دەزانن دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان ینی بە کاتێکی سەختدا تێدەپەڕێ، بەڵام چی وای کردووە کە دۆخی سلێمانی سەختتر بێ؟ بەڵێ ئەم کاتی جەنابەت باش و کاتی بینەرانی کوردستان 24 باش. ڕاستەکەی بۆ وەڵامی ئەم بابەتە من پێم خۆشە یانەیان تەرکیزێ لەسەر بەیاننامەکەی نووسینگەی بەڕێز سەرۆکی حکوومەت بکەم کە ئاماژەیە کۆڕنکردنەوەیکی باشن بابەتی تایە پەیوەست بە سنووری سلێمانی و هەرێمی کوردستانیش. یعنی ئەو کێشە ئابووریانەی کە دروست بووە، ئەو کێشانەی کە لە سلێمانی و دەوروبەری هەیە، بەڕاستی ئێستا نیگەرانی لای خەڵک دروست کردووە. یعنی بە کۆی گشتی لە هەرێمی کوردستانە خەڵک نیگەرانە لە مۆزعی کە ئێستا دروست بووە، ئەو ناسەقامگیریە سیاسیە، ئەو جۆرە هەڵوەستەی کە دروست بووە. بەڕاستی ئەمە ناسەقامگیریی کۆمەڵایەتی و سیاسی دروستەکە. باشترین چارەسەرەوەیە کە ئێمە بگەڕێن بۆ هۆکاریەوەی کە بۆ پارە لە سلێمانی نییە، بۆ شەفافیت نییە، بۆ هەندێک بابەتی جاباسی ئەوە ینی کە دەڵێ هەوڵاتیان نیگەرانن، نیگەرانیەکان ڕاستەی کێ بکەن، کێ بەرپرسیارە لەو دۆخەی کە لە سلێمانی دروست بووە؟ بەتەکید ئێمە بەداخەوە لە واقعەکان کە واقعەکە لەوانەیە تاڵ بێ، هەندێک جار بە ئاشکرا باسیکەین، هەندێک جار لەژێر لێوە باسیکەین، بەڵام واقعەکی وا دروست بووە کە ئێستا هەرێمی کوردستان تا ڕادەیە دەتوانی بڵێ لە زۆنێکە لە سنوورێکە برادرانی کێتی نیشتمانی کوردستان دام و دەستگای ئیدارەکان و مالیەکانە بن بەڕێوە لە سنووریکە بڵێن پارتی و لە سنووریکە ئەنی بەو شێوەیە دابش بووە. ئەم دابشبوونە بە تەکید بە پرسیارەتی خاتە سەر ئەستۆی ئەو لایەنی کە ئەو سنوورا با بەڕێوە. بۆیە چارەسەرکردنەکەی بەکوێ بێت؟ ئێمە تا بەیانی باسکەین کێشەکە ئەو کەسە تۆمەتبارە یان بەم چۆرەیە، بەڵام گرنگەوەی ئەمە چۆن چارەسەری ئەم بابەتە بکەین، چۆن بە پرسیارەتیەوە هەوڵ بن کێشەکانی خەڵک چارەسەرکەین و داخوازەکانی خەڵک وەڵام بینەوە. بەڕاستی من ئەبێ بەو جۆرە سێرەکەم ئێستا لەم قۆناغەیە بە تایبەتی پارتی و یەکێتی بەرپرس. بەڵێ باشە، ینی کێشە سیاسیەکانی نێوان یەکێتی و پارتیە بێ هۆکاری ئەوە بێت کە خەڵکی سلێمانی موچەخۆرانی سلێمانی لە دۆخێکی دارایی هەندە سەختدا بن کە بەشێکیان هێشتا موچەی مانگی ئازاریان وەرنەگرتووە کە بڕیار بوو پێش دەژنی ڕەمەزان وەری بگرن. پرسیارێکی زۆر باشت کرد. بەتەکید ئەمە خۆی مۆزوعەکە کۆیکی مۆزوعەکە لێرەیە. ئێمە کاتی خۆی کە کێشەیەکی ژەبوو کە واریدە کێشە هەبێ لە نێوان پارتی و یەکێتی، ئەمە دوو حزبی جیاوازن، ئایدۆلۆجیا و بەرنامەی حزبی جیاوازیانەیە، فکر و دروستبوون و بنەماکانیان جیاوازە، جەماوریشان جیاوازە. بەتەکید لەسەر هەندێک پرس واریدەکە خلافیانە بێ، واریدەکە ململانەی سیاسیانە بێ، واریدەکە پێشبرچیانە بێ بۆ خزمەتی خەڵک. ئەمە شتێکی واریدە، بەڵام ئەوەی وارد نییە کە پێشتریش ڕووی ناوە ئەم کێشانە بچێتە ناو کابینی حکوومەتەوە. زۆر جاران کێشانە بووە حکوومەتیشی خۆی کردووە، بەڵکو هەندێک جار لەڕێ حکوومەتەوە توانراوە دینکەکان بدۆزێتەوە چارەسەر بکرێ، بەڵام ئێستا کەم کێشانە بچێتە ناو حکوومەتەوە. ئەمە نیگەرانی و گلەیەکە دروستەکە. ئەمە ینی دۆخەکە ئاڵوگۆڕێکی خراپی بەسەرهێنە. ئێستا پارتی و یەکێتی کێشەی سیاسیانەیە، بەڵە فەرمووە لە مەکتەبی سیاسی و سەکردایەتەکان مناقەشەی بکەن، چارەسەری بکەن، گرێی کێرەکان بکەنەوە، بەڵام بۆ ئەمە نەقلی حکوومەت ببێ، کەیسێک دروستە بێ بۆ ئەمە بچێتە ناو حکوومەتەوە. من ئەو بەیاننامەی حەزەکەم لەسەرەوە کۆمنتەمە، ئەو بەیاننامەی نووسینگەی بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕاستی منە بێ و لێکی بینەوە خوێنەوەیکی پۆزیتیڤی بۆ بکەین. یعنی ئەمە نە تۆمەتبارکردنی خەڵکی تیا بووە، نە بابەتێک بۆ بە ئاراستەی جوڵانی مەشاعر، نە بابەتێکیش بووە دوور لە واقعەوە. ئەمە بابەتێکە دوو خاڵیتیایە کە هەردوو خاڵەکە ئەو خاڵانەیە کە برادرانی یەکێتیش باسیەکە من دوێنێش جملە بوو تەبێژی جێگری سەرۆکی حکوومەت کاک سەمیر ئەورامی ئەوش باسی و بابەتێک کرد کە ئێمە داخوازیەکەمانەوەیە کێشەی سلێمانی چارەسەرکەین. زۆر باشە داخوازیەکەمانەوەیە کە موچە بە مەرکەزی و داهاتەکان باشە. خۆ بەیاننامەی ڕێز سەرۆکی حکوومەت یان نووسینگەی سەرۆکی حکوومەت دوو بابەتیتیە کە هەردوو لە داوایەکەن، یعنی ئەوە داواکە ئاڵێ بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەوە چەند جارە دەڵێت کە بە
جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی یەکێتی بگەڕێنەوە ئەنجومەنی وەزیران لەوێ گفتوگۆ لەبارەی کێشەکانەکەین شاندێک بە تایبەت ڕۆشتونەتە لای جێگری سەرۆک وەزیران بۆەوەی کە بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکان ئەم بابەتە ئەگەر لە ئەنجومەنی وەزیران چارەسەر نەکرێت ینی نەک چارەسەر نەکرێت کە یەکێتی ناڕوات کە بابەتەکە ناباتە پەرلەمانی کوردستان ئەی کوێ شوێنی چارەسەرکردنی گیر و گرفتانەیە کە لە نێوانیان هەیە بەتەکیت منیش لە ساسە لەگەڵەوە ڕای ئەمە چەندین جار لە هەندێک مناسبەتە ئەو باسام کردووە و خەڵکی کەس باسی کردووە کە ئێمە ئەنی سۆ ئەمە باباوەقعانە قسە بکەین برادران یەکێتی حکومەتی هەرێمە بە حکومەتی خۆیان بزانن خۆیان بەشدارن لەم حکومەتە یعنی هاتنە دەرەوەیە لە حکومەت هەڵوێستێکە بەرامبەر با بڵێن مافی خەڵکی خۆشیان و مافی سلێمانیش یعنی ئەمە ئەبێ بۆ شێوەیە سیرکەین کە تۆ بەشداری لەم حکومەتەیە کێشەت هەیە لەنا حکومەتەکە چارەسەر کرێ فەرمە دەرگای حکومەت کراوەتەوە پێویستە بەڵێ ئەمە تێگەین لەوەی کە هەندێک جار هەڵوێستی سیاسی بایکۆتی کۆبوونەوە ئەمە لە پەرلەمان بایکۆتی کۆبوونەوەمان کردو بایکۆتیشتمان کردوان بۆ ئامانجێک ئامانجەکەەوە بۆ لەسەر بابەتێک قسە بکەین یا گفتوگۆ بکەین یا بکەینە مناقەشە ئێستا ئامانجەکان دیارە مەسلەی سلێمانیە مەسلەی داهاتە مەسلەی شەفافیەتە حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکومەت داوای و بابەتاکە ئێوەش بڵێن برادرانی یەکێتیش داوای بابەتاکەن کەواتە چ گرفتێک ماوە کە ئێوە لە ئەنجومەنی وەزیران دانانیشن و باسی ئەم بابەتە بکەن وەکو وتم دوو خاڵی کوڕێکی سەرەکی ئەو بەیاننامەی نووسنگەی بەڕێز سەرۆکی حکومەت کە من ئەوێ بە خوێندنەوەیکی پۆزیتیڤ بیکەین نەک بە خوێندنەوەیکی سیفزازی داوایەوەکە کە کۆکردنەوەکان مەرکزی بێت چاودێری حکومەتی لەسەر بێ و شەفافیت دەبێت لە کۆکردنەوەکە باش ئەمە داواکرای خەڵکە هی ئێمەشە هی برادرانێکی دیشە دەکەواتە خاڵەکان نزیکن ئەگەر بۆ شێوە بێ بۆ چوونەکان نزیکە با لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە بکەن چارەسەری بکەن ئەم خەڵکەش ئارام بێتەوە دەرونی خەڵکی جاران بێتەوە بازاری سەقامگیر بێ سلێمانیش مشکلێ نەبێ هەولێریش مشکلێ نەبێ دووەکیش مشکلێ نەبێ بەڵام لەم دووریە چارەسەر نابێ بەم دووریە ینی بەڕاستی کێشەکە لەوە هیچ بنەمایەک نییە کە تۆ بتوانی لێک تێگەیشتنیە بکەی لە دوورەوە بۆیە ئەنی منیش دەرەوە داواکەم تیمێکێتی برادرانیەکی دێ بەڕێز عقوبات هەنگاوێکی جدیانە و جەریانەش بکەن پێکەوە دانیشن لەگەڵ بەڕێز سەرۆکی حکومەت و تیمی حکومەت من دڵنیام لەوەی کاتوانم گەنە چارەسەرە کە خەڵکی ڕازی بێت کەواتە ئێوە پێتان وایە لەکوێ کێشەکانی سلێمانی چارەسەرە بێت بەتەکیید کێشەکانی سلێمانی لەو شوێنە چارەسەرە بێ کە کڕۆکی بریاردانی حکومەتی بڵێن حکومڕانیە لە هەرێمی کوردستان لەو شوێنی کە تۆ چۆن بەرنامەی سیاسی بەرنامەی ئیداری بۆ هەرێمی کوردستان هەمووی دانی لەناو حکومەتەیە لەناو کابینەی حکومەتەیە وەکو وتم ئەم حکومەتە حکومەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ئەو لایەنانەی کەشە کە بەرپرسن لە پێگەیاندنی ئەم حکومەتە بۆیە چارەسەرەکەی لەوەیە چارەسەرەکەی لەوە نییە کە بایکۆتێک بکەین بۆ مدەیەک تا ئامانجەکانە بێ بەڵێ ئێستا ئامانجەکان ڕوون بۆ لە هەرولایەکەوە فەرموو دەرگای چارەسەر دەرگای گفتوگۆ وەڵایە من تەسەورەکەم بەمە ئەتوانین چارەسەرەکە بکەین بکەوینەوە و ینی بەڕاستیە بێ بڵێ بەڵێ کەواتە پێتان وایە ئەو دۆخەی لە سلێمانی دروست بووە ئەمە دۆخێکە بەهۆی ناکۆکیە سیاسیەکانەوە دروست بووە گەرنا کێشە لە کۆکردنەوەی داهات و نەبوونی سیولە لە بانکەکان و کێشە لە بابەتە داراییەکەیان نییە اینجا ئەم پرسە بەڕاستی من بە جەناب دەڵێم یانی ئەم پرسەی کە بگەینە ئەوەی کە ئایا بۆ کێشە لە سلێمانیا هەیە بۆ چارەسەرە بێ کە شەفافیەتێک هەبێ لە کۆکردنەوەی داهات بەرچاوڕوونیەک هەبێ لە داهاتەکان چەنن لەکوێن چۆن کۆکراونەتەوە ئەم بابەتە بۆ خەڵکو و بۆ حکومەتیش بەیانە بێ کە ئایا ئەم داهاتە فعلەن بەشی سلێمانیەکە یان بەشی ناکە من کاواڵم با هەموو هەرێمی کوردستان ینی لە زاخۆوە بیگرە هەتا خانەقین ئەوەی کە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانی بەسەرایە با داهاتەکان چاودێری بکرێ با بە شەفافی کۆ بکرێتەوە بابزان ڕقەمەکان چەنە ئەو وەختەوەکو لەو بەیاننامەیە تۆ بە دادپەروەری بەسەر هەموو هەرێمی کوردستاندا بەشکرێ لە ڕووی موچەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە هەموو بابەتەکان ئەو وەختە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان خۆی خەڵکی تیا بێ خەڵک لێ لە حکومەتی هەرێمی کوردستانەکە ئەگەر سنوورێک لە سنوورەکان گلەی لەسەر بێ خەڵک تێبینی و ڕخنە لەو سنووراگرێ بەڵام ئاوا کە شەفافیت نەبێ نە خەڵک دەزانێ نە حکومەت و نە ئیدارەی ئێرە و نە ئیدارەی ئەمە ناڕوونی دروست دەکات کە ناڕوونی دروست بوو خەڵک گومانی چەکات زۆر سپاس دەستەکانت خۆش بە بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق زۆر سپاس کە لە سلێمانی لەگەڵم بوویت